شوستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین و تەوەری ستۆدیۆمانەی وەکو هاوکارم ساوێن ئاماژی پێکرد. اینجا ئێمە ئاڵێن هەمیشە گرنگە کاتێک کە ئەچینە شوێنێکەوانێکە ئێمە بێگانەی لەو شوێنە یاخود کە کەسێکی بیانی دێتە شارەکەی ئێمە هەندێک جار لەوانەیە ئێمە نەتوانین لە ڕێی دروشم و پەیامەکانەوە بتوانین کەسایەتە ناودارەکانی خۆمان بناسێنین. هەر بۆیە کارە هونەریەکان تەواوکەری ئەو لایەنن کە لە بری دروشمێک بتوانین ئێمە کەسایەتیەکان یاخود هەندێک بابەتی گرنگ هەیە کە لە ڕێگەی هونەرەوە ئێمە بتوانین بیان ناسێنین. پەیکەر یەکێکە لەو بابەتە گرنگانەی لەوەی کاتێک کە کەسێکی بیانی دێت و پەیکەرێک ئەبینێت جا چ کەسایەتێکی هونەرمەندیە، کەسایەتێکی ناودارە، کەسایەتێکی سیاسیە کە لە وڵاتی ئێمەدا هەیە ئەتوانێت ئەو کەسایەتیانە باشتر بناسێت. هەر بۆیە ئێمە کۆمەڵە پەیکەر تاشێکمان هەیە، پەیکەر سازێکمان هەیە لەوەی کە بەدەستخۆشیەوە کە ئەم کارانە ئەکەن لە شوێنە گشتەکانی شاردا هەم بۆ ڕازاندنەوەی شوێنە گشتەکان و هەروەها بتوانن هەمیشە ئەو کەسایەتیانە بانەمری بهێڵنەوە. ئێمە ئەمڕۆ میواندارێکێک لەو خاتونانەمان کردووە کە دەستچەی زۆر دیارە لە شوێنە گشتەکانی شاردا بۆ پەیکەرانی کە لە شوێنە گشتەکاندا دروستی کردو و لە ئێستاشدا نوێترین پرۆژەی هەیە کە ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزینەوە باس لە نوێترین پرۆژەکەی دەکەین. ئەوی زۆر بەڕێز خاتوو ئاسۆ چافە کە وەکو پەیکەرساز ئەمڕۆ لەلامان میوان ئەبێت و باس نوێترین پرۆژەی ئەکەم. خاتوو ئاسۆ سڵاو لێ بێت و بەخێر بێت سەر چاومان. بەخێر بیت. سڵاو لە ئێوە، زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس. ئەمە دەستخۆشی لێکەین هەمیشە لە شوێنە گشتەکانی شاردا توانیو تا بۆ دەست و پەنجە ڕەنگینەی کە هەتا بۆ بەهرەیە کە هەتا شوێنەکانمان جوانتر بکەیت و بۆ پەیکەرانی کار دروستی بکەیت. چەند پێم خۆشە سەرەتا باس لە نوێترین پرۆژەت بکەین. ئەم پرۆژەی ئێستام هەڵبەتە ئەمەوە بە سوپاسەوە لەگەڵ هاوکار و هاوڕێ و برای عزیزم مامۆستا فاروق پێکەوە کاراکەین. هەڵبەتە ئەم پرۆژەیە جیاواز لە کار و پرۆژەکانی ترم ئەتوانم بڵم بە ستایلێکی جیاوازتر کارم کردووە و بۆ شوێنێکی جیاوازتر دوور لەوەی کە پەیکەری پۆترێتێک یاخود کارێکی تر لەو شێوازە کارکردانەی پێشووترم بێت. دووسێ شێوازی جیاوازی کارکردنە چونکە ئەم پرۆژەیەم جیاواز لەو پرۆژانەی تر چەند کۆمەڵە پەیکەرێکە پێکەوە. بۆ شوێنێکی گشتیە وەک ڕێستۆرانت و میوانخانەی تایبەتی و ئەم جۆرە شوێنانەیە بەڕاستی لەوەی کە جیاواز لە هەر شوێنێکی دیکە لە دنیادا ئێمە کە ئیبینین ئەگەر بچینە هەچ ڕاڕەوێک یاخود هەر شوێنێکی وڵاتێکی مۆدێرنەی زۆر جیاوازی وەکو ئیتالیا و یۆناان و فەڕەنسا بەڕاستی تەنانەت لە ڕاڕەوی دەستشۆر و توێلێتەکانیشیانە کاری هونەری زۆر جیاواز ئەبینی. بۆیە ئێستا منیش بە بڕوای من بۆ دنیابینینی ئێستا و کارکردن لە هونەری پەیکەرسازیە ئەبێ ڕێچکەیەکی جیاوازترمان هەبێ. جا لەوەی کە ئێمە کارێکی پەیکەرسازی نمایشەکەین لە شوێنێکای و پەیکەرەکە پەردەی لەسەر لا ئەدرێ و کۆمەڵە میوان بانگەشتەکەی بە پێچەوانەوە ئێمە لە یەکێک لەو شوێنە گشتیانە پەیکەرەکەمان دروست کردووە. بەڵام کاتێک تۆ وەکو میوانێک سەردانی ئەو شوێنە ئەەکەی ڕاستە و خۆت و ئەبیتە میوانی پرۆژەکە، ڕاستە و خۆت و خۆتی پەردەی لەسەر لا ئەدەی، ڕاستە و خۆ تویت خوێندنەوەیەکی جیاوازتر تەبێ بۆ ئەو کارە. ئەم کارانەوان کە ڕۆژانە بە نەمری ئەمێنێتەوە بە بەردەوام ئەوە نییە لە یەک ڕۆژدا من کارێک کراوە و پەردەی لەسەر لادەین و ئەبین لێت. بەڵام ئەم کارە لە ڕاستیدا وەهایە کە تۆ ڕۆژانە هەج میوانێک ڕوو لەو شوێنە ئەکات تایبەتمەندێتی خۆی هەیە لەبەرەوەی خوێندنەوەی جیاواز لە خۆی هەڵەگرێ. سێ چوار دەم و چاو فەیسی زۆر جێی خانمانە کە ئەتوانم بڵم خانم لە لای من لە لووتکەیە بۆ کارە هونەرەکانم بەڕاستی. واتە خاتو ئاسوس من لە قسەکان تا ئەوم بۆ دەرکەوت ئامانجی تۆ ئەوەیە نەک تەنها لە شوێنە گشتەکانە پەیکەربوونی هەبێت بەڵکو وەکو ئاماژە و پێیا لە ڕێستۆرانتێکا بێت لە هۆتێلەکانە بێت لە لای دەستشۆرەکان چۆن بڵێ لە هەموو شوێنەکە پەیکەربوونی هەبێت. پەیکەر لای تۆ هێندە پیرۆز و جوانە حەزەکەی لە هەموو شوێنێک بوونی هەبێت. بەدڵنیاییەوە لە لای نەک من ئەتوانم بڵم لە دنیای هونەری پەیکەرسازی و مۆدێرن و کلاسیکیش داواها بووە تەنانەت لە ڕووی دینیەوە ئەگەر زۆربەی زۆری کەنیسە و مزگەوت و شوێنە دێرینەکان سیرکەیتەوە لە نێو سەقفەکاندا هەبووە لە دەرەوەیە بەڕاستی لە نێو قوبەی کەنیسەکانە ئەوان ئەو کارە هونەری پەیکەرسازیان کرد کە شوێنێکی دینیش بووە.
و بەدڵنیایی و ئێستا بۆ نمونە کاری وێنە کێشان کاکرێت با شێوازی دینی ئەکرێت کە پێشتر خوێندنەوەیەکی تری هەبووە بەڵام ئێستا ئەمە گۆڕاوە بەڕاستی ئەمە هەبووە پێشترمان بەڵام ئێمە ئەمانەوێ زیینوی کەینەوە بە ڕێشکەیەکی تر بە شێوازێکی نوێتر تویەکی خانم سەردانی شوێنێک بکەی لەوە ئاچێ خۆشەویستیت بۆ هونەر بەگشتی زیاتر بێت وەک لەوەی ئەگەر من ڕۆژێک بە تایبەت بانگەکەم بۆ نمایشی کارە هوەرێکم چونکە هەر لەوەی کە تۆ ئیبینیت ڕاستەوخۆ وابزانم ئێستا وای لێ هاتووە تەنانەت لە دیزایانی سەردەمیانە وای لێ هاتووە کە لە ئەچی تا کلینیکی دکتۆرێکەوە سیرێکی کارێکی هوەری پەیکەرسازی لێیە وێنە کێشانی لێ گرافیکی لێ کە ئەمە زۆرجی دڵخۆشیە بەڕاستی هوەری مۆدێرنە و دیزاینکردن و کلاسیک و پەیکەرسازی و وێنە کێشان زۆر تێکەڵ بە دنیا یەکتری بوون باشە ئاماژت بۆ کرد لە شوێنە گشتەکانە کەواتە ئەشتوانین بڵێن بەپی شوێنەکە بەپی لۆکیشنەکەی ئەو پەیکەری کە بۆی دروست ئەکرێت و بۆی دائەنرێت ئەبێت جیاوازی هەبێت بەڵێ بە دڵنیاییەوە چونکە بۆ نمونە ئەم کاری من ئەتوانم نای بنم کاری ڕیلیفی یاخود دیواربەندی یاخود ستایلێکی مەدالیا کە لە ناو هوەری پەیکەرسازیە بەو ناوانە ناو ئەبرێت بڵێ ئێستا بەو شێوازە کارم کردووە لەسەر دیوار کارم کردووە وەکو پەیکەرێکی سێبعدی نەبووە شێوازەکە زۆر جیاوازترە و تۆ هەڵتۆقیوە لە دیوارێکەوە کاتێک پەیکەرێکە بینی هەڵتۆقیوە ئەحساسێکی جیاواز و جوانتر و هەستێکی بەڕاستی جیاوازە بۆ من ئیتر ئەشێت هیوادارم بۆ ئەو بینەرانە و ئەو میوانە تایبەتانی کە سەردانی و شوێنانەش کرد وابێت ئێمە گەشتبینین بەوەی کە بێگومان وابێت چونکە کارەکانی خۆت شایەتی ئەو شتایەن خات و ئاسۆس ئێستا کارەکانت لە چ قۆناغێکە واتە ڕاستە ئەم کارەت هەیە کە بڕیارە پەردەی لەسەر لا بدرێت چ کارێکی ترە هەیە و لە چ قۆناغێکە ئەو کارانت ئەم کارانی کە ئێستا بە خۆشبەختیەوە لێرە پیشانە درەوانە لەو مەرحەلەدان کە قۆناغی قوڕ و قاڵبکردنەکەی واتە دوو قۆناغیم تێپەڕاندووە تەنها میکسکردنەوە و داڕشتنەوە و زائیدەن لکاندن بە کوردی خۆمان کە بینوسێنینەوە بەیەکەوە پارچەکان و قۆناغی بۆ یاخکردنە قۆناغی دانانێتی لە شوێنەکەدا خات و ئاسۆس ئەمەوێ هەر هاوکارانم ئەممان پیشان بن ئەمەکە لەسەر شاشەکە دەرەکەوێ ئەمە چیە بۆمان باسکەیت ئەمە یەکێکە لەو کارانەی کە وەکو وتم دیواربەندیە لەو شوێنەدا کە نمایی شەکرێ لە کۆتایی ئیشەڵاوەش پیشانتانە درێتەوە و میوان ئەبن لە لامان لەو شوێنەدا وایە وەکو وایە لە دیوارەکەەوە هاتبێتە دەرەوە و ئیشە لەبەر ئەوە یەکێکە لەو کارانەی دەموچاوێکی دیاریکراو نییە ستایلێکی جیاوازە خانمەکە چاوی داخستووە ویستم لێ پرسم ئەمە خەیاڵی خۆتە یانیش کەسێک پێی وتویت کە ئەم پەیکەرە بۆ شێوەیە دروست بکەیت لەگەڵ دیزاینەرەکە کۆمپانیای جێبەجێکاری لایەنی دیزاینەکە چونکە ئێستا بەڕاستی ئێستا ئێمە بەیەکەوە وەکو تیمێک کارەکەین هەم هونەریەکە هەم لایەنی دیزاینەکە هەم خاوەندارێتی شوێنەکە بەیەکەوە کۆبوونێتەوە بڕیارمان ناوە لەوەی کە بە چه قیاسێک بە چه مەتریاڵێک کارەکە بکرێت بۆ ئەو شوێنە و چ شێوازێکیش لە خۆی بگرێت چونکە تۆ بەپێی شوێنەکان بڕوای من ئەبێ ئەو خوێنەوەیەوە هەڵبگرێکە ئەگەر تەنانەت سیرکردنی هەر کارێک من ئەگەر بمە سەیری تۆ بکەمە بێ دایرێکت سەیری تۆ بکەم بەڵام ئەگەر بمە سەیری هەردووکتان بەمە بێیاری بە چاوم بکەم بۆیە لە کارە هوەرەکانیشا ئەبێ ئەم ئەحساسانەی تیابێ بەڵام ئەو شوێنەوە ئەخوازێک کابێ چاوی داخست بێت زۆر باشە جەبا هە لەسەر ئەم کارانە بمێنینەوە خات و ئاسۆس ئەزمونێکی زۆرت هەیە لە کاری پەیکەرسازیە بەڵام پێم لە بزانم کورسە ئیشکردن لە پەیکەرێکا لەبەروی هەندێک جار ئەم پەیکەرە تۆ ئەگەری کەسایەتێک بێت ئەبێت ڕاستە و خۆی وەکو خۆی دەربچێتەوە کاتێک کە من ئەیبینم نەڵم وەڵا ئەمە لە کەسایەتی ئەسلەکە ناچێت کەواتە کورسە کارکردن لەسەری چەندی پێ ئەچێت کاتێکی کاتێک ئەتێ پەیکەرێک دروست بکەیت بە دڵنیاییەوە ئەگەر من ڕاستگۆیانە ئاماژە بم بەوە بەڕاستی لە زەمەنی کار نەک لەبەرەوەی کە خۆم لەو ستایلە کارکردنە کارەکەم بەڵام ئەگەر هونەرمەند هونەری واقعی نەزانێت بە بڕوای من ناتوانێت ستێبەکانی تر یاخود قۆناغەکانی تری هونەری پەیکەرسازی و هەر هونەرێکی کەش بێ بڕێت لەبەرەوەی هونەری واقعی بەڕاستی زۆر قورسە وەکو بەڕێزت فەرموود ئەبێ دایرەکەت ئەو شخصە لە خۆی بچێ یاخود هیچ نەبێت لە سەتانەوەی خۆی بێ کەسەکانەوە کەمتر ئەوە خۆی نییە بەڕاستی بەڵێ بە دڵنیاییەوە چونکە هەندێک وردەکاری هەیە ئێمە لە واقعی خۆشمانە تەنانەت بۆ نمونا من زۆر مناقەشە لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانی بواری جوانکاری لەگەڵ لایەنی هەندەسا کە لەسەر کارێکی هونەریەکەین هەر کەسێکمان ئێستا بچینە بەردەمی هەج دکتۆرێکی جوانکاری
جاری کە ئەڵێ من شەیپی تۆ کەم نەحتت بۆ کەم چۆن هەر ئیشێکی ترکە ئەکرێت بەڵام ئیلا جیاوازی هەیە لە لایەکت بۆ لایەکی کەت ئەم وردە جیاوازیانە دروستە لە کارەکەی منیشە هەبێت بەڵام دروست نییە من تۆ دروستکەم و بەڵام ئەو دەرچێ دوانە یعنی شکڵەکە ئەبێ بەڕاستی هیچ نەبێت لە سەتانەوەتی خۆی بێت دەستخۆش بێت خات و ئاسۆس لە یەکێک لە کارەکان تا یاخود بڵێم بەگشتی لە کارەکانی خۆتە باوکی زۆر یارمەتی دەرتە تەمەنی درێژ بێ ئێمە لێرە ڕێز سلای بۆ نێرین و بۆ هیوای هەمیشە تەندروستی باش بێت و خوا بۆ تۆی بهێڵێت زۆر یارمەتی دەرتە و لە کارەکانە لەگەڵ تایەتەوە زۆر ئێستا تۆزێک ستێپەکەی گۆڕیوە لە کارەکان چۆتە دەرەوە بەڵام بەرپرسیارێتی کچەکەمی زۆر هەڵگرتووە بەڕاستی ئێستا جۆرێک لە کارەکەی خۆی گۆڕیوە بەدڵنیایی و چونکە ئەزانی ئەگەر من زۆر مرتاح نەبم لەوەی کە بەڕاستی کچەکەم لە کۆدا ئەنێمیا چی ئەکات چونکە وابزانام یەک دوو ڤیدۆش بۆ ئێوەم ناردە بوو کە یەت بۆ ئیشکردن لەگەڵما تۆزێک بەردەستی ئەگرێت یعنی خۆی پیسەکات ئیش ئەکات یەت ئەڕوا پرسیار زۆرەکە لەسەری تەمەنەکەی وایە و ئێستا زۆر سوپاس وای لێ هاتۆ کە بەلای هەچ پێکەرێکا ڕۆینەڵێ مامیەوە تۆ دروست کردووە بەس ئێستا باوکم بەڕاستی چاوی ماچەکەم لێرەوە زۆر بەرپرسیارەتی کچەکەمی هەڵگرتووە زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس بابەتێک لۆ بکەین بزانین کارەکانت تا چەند لە فستیڤالەکانە بەشداری کردووە هەم فستیڤاڵی ناوخۆی و فستیڤاڵە جیهانیەکانیش زیاتر لە 35 کارم لە پێشانگە و فستیڤاڵی ناوخۆی و دەرەوە بەشداری تیا کردووە و نزیکەی 13 بۆ 14 کاریشم لە شوێنە گشتەکانە نمایش کراوە وەکوتم هەم لە ناوخۆ و هەم لە دەریشەوە باشە باسە شوێنە گشتەکانەکەین کاتێک کە ئەچی بەلای شوێنە کاتێ ئەپەڕیت سەبی لەوەکەیتەوە ئەگەر پیکەرێک لەویە هەبێت زۆر جوانە بێت ئەم بیرۆکانت بێت بەبەردەوام ئێستا و لێرەوە داوا لە بەڕێوەبەتی گشتی شارەوانی و بە تایبەت لەیلا خانەکەم بەڕاستی هیوادارم ئەم پەیامەی پێ بگات لۆکەیشنێکی زۆر جوان و تموحم هەیە لەناو هەواری شارە کە پێشتر کارێکی کەشم هەر لە ئەوەی مامۆستا هۆمەرزەی بوو نمایش کراوە زۆر کە ئەو شوێنە ئەبینم هەستەکەم ئەو ئیشە ئەبێ لەوێ دابنرێ ئەبێ قەبارەکەی دیاری کراو بێ بۆیە بەدڵنیایەوە کە شوێنێکە بینی شایستەی کارێکی هونەری زۆر جیاواز بێ یەکسراوەتە خوازەڵی تۆ بڵی بتوانم ئەم شوێنە بەدەست بێنم ببوورە پەیوەند ئەمە بوو خەمە ناو هەڵبژارنێکی قورسەوە خۆ دەزانین کە میوانەکانیان هەندێک جار ئەو بەرهەمانەی کە هەیە ئەگەر هونەرمەند بن بەرهەمەکانیان وەکو مناڵی خۆیانە تۆش ئەو پەیکەرانی کە دروستت کردووە وەکو مناڵی خۆتوان بێگومان زۆرت خۆشەوێن سێ کوچکەی بابانمان هەیە پەیکەری دایکمان هەیە هەروەها هونەرمەندی خۆشەویست هۆمەرزەیمان هەیە کامکاران زۆر لە لای تۆ خۆشەویست و تایبەتە بە دڵەوە دروستە کردو زۆر ئەزانم هەموو کارەکانە یا هەر لەنەو ئەو چەندانەی کە تۆ چەندانەیە بوو کامیان هەڵە بژێری ئەو چەندانەیە سێ کوچکەی بابان بوو دایک هەڵە بژێریت ئیشێکی زۆر تایبەتە بێگومان هەموو کارەکانە تایبەتە زۆر تایبەت بوو بەڵام واتاکەی زۆر تایبەتە زۆر هەڵەگرێت هەم لە ناوەکەی هەم بۆ ئەو کەسایەتیانە و بڕۆم پێکێستا گیانم گرژە بێت چونکە ئەو ئەحساسی بیر خستمەوە کە کاتێک ئەو پەیکەرم دروست کرد لە ناحی ڕزگاری لە کەلاری خۆشەویست ناسب کراوە لەم ڕۆژانەیە ڤیدیۆیەکیان بۆ ناردمەوە کە بەم دەستکردی زیرەکە کرابوو دورگەیەکیان بۆ دروست کردو و پەیکەرەکە لە شوێنێکی زۆر بەرزە و یعنی بە ئەندازەی مبالەخە نەبێ پەیکەری ئاشتی کە گەورەترین پەیکەرە و لە سیمبولی ئەمریکایە من دڵم پێی خۆش بوو لەبەرەوەی یەکێک بوو لەو کارانەی کە هەم ناوەکەی بوو هەم کەسایەتێکە بوو هەم شێوازی کارکردنەکەم بوو هەمیش لە ڕووی قەبارەوە زۆر گەورە بوو بۆ من چوومە ژێر بەرپرسیارەتێکی زۆر گەورەوە بەڕاستی کە یەکەم جارم بوو بە تەنها کارێکە هی خۆم بێت بەو قەبارەیە 9 مەترە یعنی بەڕاستی بەرپرسیارەتیە بۆیە دایک بوو بەڕاستی سەرژوولەکەی هیوای سەرکەوتنە بۆ خوازین هێوادارین هەمیشە بەم دەست و پەنجە ڕەنگینەی کە هەتا بتوانین لە شوێنە گشتەکانە پەیکەرەکانت ببینین زۆر سپاس بۆ ئێوە زۆر خۆشحاڵ بووینەوە ئێوارە لەگەڵمان نبوویت زۆر سپاس دەکەین